سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگاکانی پارتی ئازادی کوردستان، گیان لە دەستانی شوانێکی کورد لە سیدەکان بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنووری ڕژیم، شەپۆلی نوێ دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە کوردستان، کۆبوونەوەی خاننشینکراوانی تەمین نیشتیماعی لە شارەکانی کوردستان و ئێران و درێژەی هێرشەکانی ئەرتەشی ئەمریکا بۆ سەر پێکەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگاکانی پارتی ئازادی کوردستان. بەیانی ئەمڕۆ دووشەممە 22 پوشبەر هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە سێ هێرش یەک لە دوای یەکێکیان کردە سەر بارەگاکانی پارتی ئازادی کوردستان لە ناوچەی چەمشەر. بە پێی دوای نزانیاریەکان بارەگاکانی پارتی ئازادی کوردستان لە ڕێگەی سێ درۆن و لە سێ کاتی جیاواز کراونەتە ئامانج. شایانی باسە کە پارتی ئازادی کوردستان تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە هیچ زانیاریکی فەرمی سەبارەت بە ئاستی زیانە گیانی و مادیەکانی ئەم پەلامارانە بڵاو نەکراوەتەوە. گیان لە دەستانی شوانێکی کورد لە سیدەکان بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنووری ڕژیم لە درێژەی تاوانەکانی هێزە چەکدارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکان، شوانێکی کورد لە چیاکانی سیدەکان بە تەقەی پاسەوانی سنووری گیانی لەدەستا و دەست بەسەر تەرمەکەی و سەدان سەرمەڕ و مەڵاتەکەی داگیرە. بەیانی ڕۆژی هەینی 19 پوشبەر هێزەکانی پاسەوانی سنووری ڕژیم لە چیاکانی خنێرا لە سنووری سیدەکان تەقەیان لە شوانێکی تەمەن 27 ساڵ بە ناوی ڕێباز سلێمان کردووە. ئەو هاوڵاتیە کە خەڵکی گوندی گۆری سەر بە پارێزگای هەولێرە لەگەڵ براکەی سەرقاڵی لە وەڕاندنی ئاژەڵەکانیان بوون کە کەوتونەتە بەر پەلاماری ئەو هێزانە. پاش کوشتنی ئەم گەنجە کوردە هێزەکانی ڕژیم تەرمەکەیان ڕفاندووە و هاوکات دەستیان بەسەر 850 سەرمەڕ و ماڵاتی خێزانەکەیاندا گرتووە. جێگای ئاماژەیە کە پاش بە دوواداچوونی بنەماڵەکەی و سەردانی بنکەیەکی پاسەوانی سنوور هێزەکانی ڕژیم سەرەڕای هەڕەشەکردن لێیان سەرەتا ڕەتیان کردووەتەوە کە تەرمەکەیان لایە، بەڵام دواتر پشتڕاست بووەتەوە کە ناوبراو بە تەقەی ڕاستەخۆی ئەوان کوژراوە و تەرمەکەشی هەلای ئەوانە. شەپۆلی نوێ دەست بەسەرکرانی هاوڵاتیان لە کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە درێژەی سەرکوتکردنی هاوڵاتیان و چالاکوانانی کورددا هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی شەپۆلیکی نوێ دەست بەسەرکردنیان لە شارەکانی پاوە، دیواندەرە و ئەسەد ئاوا دەست پێ کردووە. بە پێی راپۆرتەکان هێزەکانی ئیدارەی ئیطلاعات لە شاری پاوە دوو برایان بە ناوەکانی سەباع وەلەدبەیگی مامۆستای خانشینکرا و ژینگە پارێز و نەوزاد وەلەدبەیگیان دەست بەسەر کردووە. سەباح لە ماڵەکەی خۆیدا لە گوندی نووریا و بەبێ بەڵگەی قەزایی ڕفێندراوە و بۆ گرتوخانەیەکی ئەمنی لە کرماشان ڕەوانە کراوە. هەروەها نەوزادی براشی لە ڕۆژانی ڕابردوودا دەست بەسەر کراوە و چارەنووسی نادیارە. لە لایەکی دیکەوە بەیانی ڕۆژی هەینی 19 پوشبەر هێزەکانی ئیدارەی ئیطلاعات هەڵیان کوتاوەتە سەر ماڵی هاوڵاتیکی کورد بە ناوی ئیلیاس قاسمی لە شاری ئایجینی سەر بە شارستانی ئەسەداوا و لە بەرچاو ژن و منداڵەکانی بەو پەڕی تند و تیژیەوە دەستبەسەریان کردووە. هەر لەم پەیوەندیەدا هێزە ئەمنیەکان لە دیواندەرە هاوڵاتیکیان بە ناوی ئارمان فەرەجی خەڵکی گوندی نەسارەی سەرێ لە کاتی کارکردن لە کێڵگە کشت و کاڵیەکەیدا دەست بەسەر کردووە. شایانی باسە کە سەرجەم ئەم دەست بەسەرکردانە بەبێ بەڵگەی قەزایی بوون و تا ئێستا هۆکاری دەست بەسەرکرانیان و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵیان نادیارن. کۆبوونەوەی خانشینکراوانی تامین نیشتیماعی لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی تامین نیشتیماعی لە چەندین شاری کوردستان و ئێران مانیان گرت و کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. ڕۆژی یەکشەممە 21 پوشبەر خانشینکراوانی تامین نیشتیماعی لە شارەکانی کرماشان، شوش، تاران، ئەهواز و ڕەشت ڕژانە سەر شەقامەکان.
ناڕازیان داوای جێبەجێکردنی تەواو و دروستی مادەی 96 چاکسازیکردن لە بڕیارەکانی هاوسانسازی حەقدەستەکان پێدانی دەستبەجێ پاشکەوتی حەقدەستەکانیان هەڵوەشاندنەوەی مادەی 89 و جێبەجێکردنی وردی مادەی 54 یاسای تەئەمینی کۆمەڵایەتیان کرد. لە هەمان کاتدا خانشینکراوانی شاری شوش وێڕای جەختکردنەوە لەسەر ئەم داواکاریانە داوای باشترکردنی ئاستی خزمەتگوزاریە تەندروستیەکانی ناوچەکەیان لە ڕێگەی دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەت و بەرزکردنەوەی ئاستی نورینگەکەیان بۆ پۆلی کلینیکی تایبەت کرد. درێژەی هێرشەکانی ئەرتەشی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەیانی ئەمڕۆ دووشەممە 22 پوشپەر ئەرتەشی ئەمریکا شەپۆلێکی نوێ و بەرفراوانتری لە هێرشە ئاسمانی و موشکیەکانی بۆ سەر دەیان پێگە و دامەزراوەی استراتیژی ڕژیمی کۆماری ئیسلامی لە چەندین پارێزگای ئێران دەست پێ کرد کە کوژرا و برینداری زۆری لێکەوتوەتەوە و زیانێکی قورسی بە ژێرخانەکانی ڕژیم گەیاندووە. بەپێی ئەو وێنانێک کە بە دەستمان گەیشتوون، هێزەکانی ئەرتەشی ئەمریکا زەنجیرەیەک هێرشی چڕیان کردە سەر ئامانجە سەربازیەکانی ڕژیم. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕایگەیان کە بە فەرمانی ڕاستەوخۆی دۆناڵد ترامپ لە ڕێگەی فڕۆکەی جەنگی، کەشتی جەنگی، درۆنی بێفڕۆکەوان و بەلەمی بێسەرنشینەوە هێرشەکانیان ئەنجامداوە و سیستەمی بەرگری ئاسمانی بنکە ڕاداریەکان توانای موشکی و درۆنیەکانی ڕژیمیان کردووەتە ئامانج. لەم شەپۆلە نوێیەدا دەیان ناوچە لەوانە بەندەر عەباس، ئەهواز، ماحشەر، قشم، سیریک، جاسک، کرماشان و هەروەها بنکەی ئەتۆمی خەنداب لە عێراق و فڕۆکەخانەکانی ئاغاجاری و ئومیدیە بە چڕی بردومان کراوە. بەپێی راپۆرتەکان بەهۆی ئەم هێرشانەوە جگە لە وێرانبوونی بەشێکی زۆری ژێرخانەکان و پشڕانی کارەبای شاری ئەهواز لە پاش لێدانی بنکەی چوارەمی ئاسمانی لە دەسپول تا ئێستا کوژرانی هێزیکی دەریایی ئەرتەش، کوژرانی هاوڵاتیکی مەدەنی و برینداربوونی 4 کەس لە ویسگەیەکی ناوی ئاوی ماحشەر و هەروەها کوژرانی کەسێک و برینداربوونی 7 کەسی دیکە لە ناوچەی ناینی پارێزگای ئیسفەهان پشتڕاستکراوەتەوە. قەیرانی نەبوونی دەرمان لە پارێزگای بەلوچستان. بەپێی راپۆرتی گەیشتوو لە ئەنجامی بێباکی و کەمتەرخەمی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی، قەیرانی نەبوونی دەرمان لە پارێزگای سیستان و بەلوچستان گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار و بۆتە هۆی گیانلەدەستانی نەخۆشەکان. بەڕێوەبردننی ناوەندی هیموفیلی لە پارێزگای سیستان و بەلوچستان وێڕای ئاماژە بە بەردەوامی نەبوونی دەرمانی فاکتۆری سیانزا ڕایگەیان کە نەخۆشەکان زیاتر لە 8 مانگە بەدەست کەمی ئەم دەرمانەوە دەناڵێنن. ناوبراو هشداری داوە کە ئەگەر ڕێکخراوی خوراک و دەرمانی ڕژیم بەپەلە ئەم دۆخە چارەسەر نەکات، ئەگەری بەرزبوونەوەی ئاماری گیانلەدەستانی نەخۆشان تا کۆتایی ساڵ زۆرە. ئەم هشداریە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا منداڵێکی تەمەن 3 ساڵانی توشبوو بە نەخۆشی هیموفیلیا لە شاری خاش بەهۆی دەست نەکەوتنی ئەم دەرمانە گیانی لەدەستە. ئاڵۆزی لە بەندی زیندانیانی سیاسی بەندیخانەی ئێڤین. لە ڕۆژانی ڕابردوودا گواستنەوەی دەیان بەندکراوی نوێی بۆ بەندی ژنانی زیندانی ئێڤین کە پێشتریش بەدەست کەمی شوێنەوە دەیان ناڵاند بووە هۆی دروستبوونی ئاڵۆزی و ناڕەزایەتی توندی زیندانیانی سیاسی ئەو بەندە. ڕۆژی یەکشەمە 21 پوشپەر لە ناکاو نزیکەی 6 ژنی بەندکراو کە بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان سزادرابوون لە زیندانی قەرچەکی وەرامینەوە بۆ زیندانی ئێڤین گواستراونەتەوە. بەپێی راپۆرتەکان تا ئێستا 49 کەس لەو بەندکراوانە خراونەتە نێو بەندی ژنان و ئەوانی دیکەش لە کەرەنتینەدا ڕاگیراون. ئەم هەنگاوەی بەرپرسانی زیندان کە بووەتە هۆی تێکچوونی زیاتری بارودۆخی مانەوەی بەندکراوان، ناڕەزایەتیکی توندی ژنانی زیندانی لێکەوتەوە. لە کاردانەوەی بەم ناڕەزایەتیە هێزەکانی پاسەوانی زیندان چوونەتە نێو بەندەکە و بە دروستکردنی کەشێکی پڕ لە گرژی هەڕەشەیان لە زیندانیان کردووە. بێبەشکرانی سەدان خوێندکاری زانکۆی ئەلزەهرا لە خوێندن.
بەپێی دوایین زانیاریەکان دەسەڵاتدارانی زانکۆی ئەلزەهرای تاران لە درێژەی سەرکوتی خوێندکاراندا دۆسییان بۆ نزیکەی 100 خوێندکار ساز کردووە و ژمارەیەکی زۆریشیان لە خوێندن بێبەش و لە بەشە ناوخۆیەکان دەرکردووە. بەپێی راپۆرتەکان ئەم بڕیارە توندانە پاش ناڕەزایەتیەکانی مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردووی خوێندکارانی ئەو زانکۆیەیە و پاش تێپەڕبوونی چەندین مانگ بەسەر ناڕەزایەتیەکاندا نزیکەی 100 خوێندکار ئاگادار کراونەتەوە کە مافی چوونە نێو زانکۆیان نییە و هەروەها دەیان خوێندکاری دیکەش بە فەرمی سزای بێبەشبوون لە خوێندنیان بەسەردا سەپێنراوە. هاوکات ژمارەیەک لە خوێندکارە قەدەغەکراوانە کە لە بەشە ناوخۆیەکاندا ببورن لە بەشە ناوخۆیەکانی زانکۆدا دەژیان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە دەرکراون. جێگای ئاماژەیە کە بەرپرسانی زانکۆکە بۆ دوورکەوتنەوە لە ناڕەزایەتی زیاتر ئەم سزایان بە فەرمی بە خوێندکاران ڕاگەیاندووە، بەڵکو لە ڕێگەی تەلەفۆنی لەگەڵ خۆیان و بنەماڵەکانیان دۆسیەکەیان پێی ڕاگەیاندووە. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی 4 بەندکراوی دیکەی لە زیندانەکانی شیراز و قەزوین لە سێدارەدا ڕۆژی چوارشەممە حەڤەی پوشبەر حکمی سێدارەی بەندکراوێک بە ناوی سیامەک عەباسزادە تەمەن 40 ساڵ و باوکی منداڵێک لە زیندانی قەزوین جێبەجێکرا. ناوبراو 3 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان دەست بەسەر کرابوو. لە لایەکی دیکەوە لە زیندانی عادڵابادی شیراز ژمارەی قوربانیانی ڕۆژی ڕابردوو بەهۆی ئاشکرابوونی لە سێدارەدانی ژنێک بە ناوی ستایش محەممەدپور تەمەن 52 ساڵ و دایکی 2 منداڵ بۆ 3 کەس بەرز بووەوە. ستایش 3 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان دەست بەسەر کرابوو. هەروەها ئاشکرا بووە کە ڕۆژی سێشەممە 16 پوشبەر 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی جەبار خادم و حسین عەلی زەمانی تەمەن 56 ساڵ و باوکی 3 منداڵ بەبێ چاوپێکەوتنی کۆتایی لەگەڵ بنەماڵەکانیان لە زیندانی عادڵابادی شیراز لە سێدارە دراون. جێگای ئاماژەیە کە هەر لەم شارەدا بەندکراوێک بە ناوی میلاد کە 8 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و سزای سێدارێ بەسەردا سەپێنرا بوو بە لێخۆشبوونی بنەماڵەی کوژراوەکە لە سێدارە ڕزگاری بوو. ناڕەزایەتی پەرستارانی شاری یەزد ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە پەرستارانی شاری یەزد تشت بە خراپی دۆخی ژیانیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. بەپێی راپۆرتی شەورای هاو ئاهەنگی ناڕەزایەتیەکانی پەرستاران ڕۆژی یەکشەممە 21 پوشپەر ژمارەیەک لە پەرستارانی شاری یەزد ڕژانە سەر شەقامەکان و تشت بە کەمبوونی ئاستی حەقدەستەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. پەرستارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشم دشت بە بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئامێرە پێویستەکانی پزیشکی لە نەخۆشخانەکان، پێدانی حەقدەست و کارانە دواخراوەکان و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. ئێدانەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی کەنداو لەلایەن وڵاتانی عەرەبیەوە. بەپێی دوایین هەواڵەکان وڵاتانی عەرەبی بە توندی ئێدانەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیان بۆ سەر وڵاتانی کەنداو کرد. وەزارەتی دەرەوەی سعودیە لە بەیاننامەیەکدا بە توندی هێرشەکانی ڕژیمی ئێرانی بەسەر کوێیت، بەحرەین، قەتەر، ئێمارات، عومان و ئوردون ئێدانە کرد. ڕیاض لەم بەیاننامەیەدا تارانی بە پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان، مەترسی بۆ سەر ئاسایش و سەقامگیری ناوچەکە، هەڕەشە بۆ سەر ئازادی کەشتیوانی و دووپاتکردەوەی دژمنکارانە دژی دراوسیەکانی تۆمەتبار کرد. هاوکات حکوومەتی عومان بە فەرمی ئێدانەی هێرشەکانی سوپای پاسدارانی بۆ سەر خاکەکەی بە تایبەت لە پارێزگای موسەندەم کرد و وەزارەتی دەرەوەی ئەم وڵاتەش باڵوێزی کۆماری ئیسلامی لە مەسقەت بانگهێشت و یاداشتێکی ناڕەزایەتی فەرمی ڕادەست کرد. لە لایەکی دیکەوە قەتەر کە زۆر جار هەوڵی داوە ڕۆڵی نێوەندگیری بگێڕێت، ئەم هێرشانەی بە توندی ئێدانە کرد و بە پەرەسەندنێکی مەترسیدار ناوی برد. دو هەواڵمان سەبارەتە بە درێژەی هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان و کەرتی غەزە.
ئەرتەشی ئیسرائیل لە درێژەی ئۆپراسیۆنە سەربازیەکاندا هێرشە ئاسمانی و تۆپخانەیەکانی بۆ سەرناوچەکانی باشووری لوبنان و کەرتی غەزا چڕتر کردەوە. بەپێی سەرچاوە خۆجەیەکانی لوبنان، تۆپخانەکانی ئیسرائیل دەوروبەری گوندی تەبنیدیان لە بناری چیای عەلی ئەلتاهێر لە ناوچەی نەبەتیەی باشووری لوبنان بە سەختی تۆپباران کردووە کە بووەتە هۆی کەوتنەوەی ئاگرێکی گەورە لە ناوچەیە. هاوکات لە کەرتی غەزا فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئیسرائیل کارگەیەکی بە ناوی بەیت عەفانیەی لە شەقامی ئەلشەناعا لە ڕۆژئاوای شاری غەزا کردووەتە ئامانج. بەپێی زانیارە سەرەتاییەکان بەهۆی ئەم هێرشەوە ژمارەیەک کەس کوژراون، بەڵام تا ئێستا ئاماری وردی کوژراوان و قەبارەی زیانەکان بە فەرمی ڕانەگەیەندراوە. ئازیزان و خۆشەویستانی بینەر، هەواڵەکانمان پێشکەشکردن. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.